Sunrise 12 Sunrise 12 Grammar and Functions ڕێزمان وەرگەکانی Unit 5 پێکەی پێنجەم. Students Book کتێبی خوێندکار page 33 لاپەڕە 33. Activity E چالاکی A Conjunction ئامراسی لێکدەر Present Simple ڕستێکی ڕانەبردووی سادەی بەدوادێ Future Simple ڕستێکی داهاتووی سادە دەکەوێتە کۆتاییەوە. پێشەوە یاسایەکان بخوێنین کۆنجەنکشنەکان ئەگەر لە سەرەتا بن ڕستە Present Simpleەکەیان بەدوادێ و ڕستە Future Simpleەکە دەکەوێتە کۆتایی کە ڕووداوی یەکەم یان دووەم بەگوێرەی ئامرازەکەی. ئەگەر ڕستە Future Simpleەکە بینە سەرەتا و کاتی کۆنجەنکشنەکە دەکەوێتە ناوەڕاست لە یاسایەکاندا جگە لە یاسای سێم کە هەمیشە لە ناوەڕاست بەکاردێت. یاسای یەکەم After دوای ئەوەی when کاتێک as soon as هەرکەیان بزووی کە soon after بزووی دوای ئەوەی یان if ئەگەر. بەدوای ئەوانەدا بوو کاتێکی ڕووداوی یەکەم دێت و پێویستە present simple پێواتە لە بکەر و base پێکات بێ. ئەگەر سەبجێکتەکە تاگووە بەیسەکە is وەردەگرێت. فارزێک دادەنرێت دوای ڕووداوی دووەم دەنووسرێت کە سەبجێکت will و infinitive مانەواتە future simple کە ڕووداوی دووەمە. وەرمە دەڵێن after he wakes up دوای ئەوەی بەخەبەر دێ he will have his breakfast نانی بەیانی دەخوات. wakes up بەخەبەر دێ ڕووداوی یەکەمە will have his breakfast نانی بەیانی دەخوات ڕووداوی دووەمە. لێرە ئامرازەکە لە سەرەتایە ڕووداوی یەکەین بەدواداتەوە کە present simple ڕووداوی دووەم کەوتوتە کۆتایی. ئەگەر ئامرازەکە لە ناوەڕاست بەکاربێنین ئامرازەکە لە شوێنی خۆی دەبێت ڕووداوی یەکەمیشە لە شوێنی خۆی دەبێت. ڕستە future simpleەکە دەبینە سەرەتا ئامرازەکە دەکەوێتە ناوەڕاست. بۆ دەڵێن he will have his breakfast ئەو نانی بەیانی دەخوا when he wakes up کاتێک بەخەبەر دێ as he wakes up as soon as he wakes up soon after he wakes up if he wakes up. ئامرازی دووەم before بەدوای before دا پێچەوانەی ئامرازی یەکەم ڕووداوی دووەم دێ بەڵام هەر present simple ڕانەبردووی سادەواتە لە subject و base پێک دێ. ئەگەر subjectەکە تاگبێ ئەوە بەیسەکە is وەردەگرێت. لە کۆتاییدا ڕووداوی یەکەممانەیە کە future simple. ئەگەر ئەو ڕستەی سەرەوە بەکاربێنین بۆ before دەڵێن before he has his breakfast پێشەوەی نانی بەیانی بخوا he will wake up بەخەبەر دێت. نانی بەیانی بخوا ڕووداوی دووەمە بەخەبەر دێت ڕووداوی یەکەمە. لێرە ئامرازەکە لە سەرەتا بەکارێتەوە ئەگەر لە ناوەڕاست بەکاری بێنین ڕووداوی یەکەم دەبینە سەرەتا دەڵێن he will wake up ئەو بەخەبەر دێ before he has his breakfast پێشەوەی نانی بەیانی بخوات. ئەگەر دوو ڕست پەیدا بوون بە before بە یەکەوە بەسترابوون و داوای کە دێ لە ئامرازەکانی سەرەوە بەکاربێنین ئەو پێویستە شوێنی ڕووداوەکان بگۆڕین و وڵەکەش لەو ڕستەیدا کە هەیە نامێنێت دەچێتە ڕستەکەی ترەوە بە پێچەوانەشەوە. ئەگەر ئەمرازی یەکەین بەکارهێنا بێداوە کە ئەمرازی دووەم کە before بەکاربێنین ئەو پێویستە شوێنی ڕووداوەکان بگۆڕین و ئەو ڕستەی کە وڵی تێدایە لەوێدا نامێنێت دەچێتە ڕستەکەی کە. ئەمرازی سێم till یان until پێدەگوترێت تاوەکو ڕووداوی یەکەممان هەیە کە future simple till یان until ئەم کاتێکی لە ناوەڕاست بەکاردێ و ڕووداوی دووەممان هەیە لە کۆتایی کە present simple واتە ڕانەبردووی سادەیە لە بکەر و base پێک دێ. ئەگەر سەبجێکتێک تاگوو بەیسەکە is وەردەگرێت. وەرمە دەڵێن we will wait here ئەمە لێرە چاوەڕێ دەبین until تاوەکو the bus arrives پاسەکە دەگاتە جێ. چاوەڕێ دەبین ڕووداوی یەکەمە پاسەکە دەگاتە جێ ڕووداوی دووەمە. until هەمیشە لە ناوەڕاست بەکاردێ until. نمونە یەکەم I'll leave school قوتابخانە بەجێ دێڵم I'll go home دەڕۆمەوە ماڵە use after بەکاربێنە. قوتابخانە بەجێ دێڵم ڕووداوی یەکەمە دەڕۆمەوە ماڵە ڕووداوی دووەمە. after دەنووسین لە سەرەتا ڕووداوی یەکەم دەنووسین وڵی تێدا پێویستە وڵەکە لا بچێت. after I leave school دوای قوتابخانە بەجێ دێڵم I'll go home دەڕۆمەوە ماڵێ دەستکاری ناکەین لەبەری وڵ و infinitive. دووەمیان you'll start your homework ئەرکی ماڵەوە دەست پێ دەکەی you'll get home دەگەیەوە ماڵێ. join with when بەوێن بە یەکیانەوە بستن. you'll get home دەگەیەوە ماڵە ڕووداوی یەکەمە. you'll start your homework ئەرکی ماڵەوە دەست پێ دەکەی ڕووداوی دووەمە. وێن لە سەرەتا دەنووسین ڕووداوی یەکەم دەنووسینەوە بەڵام پێویستە وڵەکە لا بچێتە بێتە ڕانەبردووی سادە. when you get home کاتێک دەگەیەوە ماڵێ ڕستەکەی کە future simple بۆ دەستکاری دەنووسینەوە you'll start your homework دەست بارکی ماڵەوە دەکەی. سێم after the water turns salty دوای ئەوەی ئاوەکە سوێر دەبێ farming will disappear شوکاری کشتوکاڵی نامێنێت. before لە سەرەتا نووسیواتە داوای کە before بەکاربێنین. بەدوای after the water turns salty ڕووداوی یەکەمە
farming will disappear ڕووداوی دووەمە بەڵام بە دوای before دا ڕووداوی دووەم دێ و پێویستە present simple بێ دەڵێن before farming disappear وڵەکە لا دەچێ و لەبەرەوەی farming سەبجەکتێکی تاکە ئێس وەردەگرێت disappears پێشەوە ئیش و کاری کشت و کاڵی نەمێنێ the water will turn salty پێویستە بێتە future simple واتە وڵی بۆ زیاد بکرێەوە turns دەبێتەوە infinitive turn ئاوکە سوێر دەبێت چوارم I'll wait here من لێرە چاوەڕێ دەبم the bus will arrive پاسەکە دەگاتە جێ join پێکیانەوە بستە use until بەکاربێنن I'll wait here ڕووداوی یەکەمە دەینووسینەوە until تاوەکو the bus arrives وڵەکە لا دەچێ و لەبەرەوەی the bus تاکە arrive ئێس وەردەگرین تاوەکو پاسەکە دەگاتە جێ پێنجەم the plant cover disappears ڕووپۆل شەڕوەکیەکە نامێنێ farming becomes impossible شکاری کشت و کاڵی مستحیل دەبێت وانە ناکرێ ئەنجام بدرێت use after بەکاربێنن بە دوای after ڕووداوی یەکەم دێ after the plant cover disappears present simple بۆی دەستکاری ناکەین دوای ئەوەی ڕووپۆل شەڕوەکیەکە نامێنێ farming ئیشوکاری کشت و کاڵی پێویستە بیکەین بە future simple واتە وڵ زیاد بکەین و becomes ببێتەوە infinitive کە دەبێتە become farming will become impossible ئیشوکاری کشت و کاڵی نەگونجاو دەبێت شەشەم after the water turns salty دوای ئەوەی ئاوکە سوێر دەبێت farming disappear ئیشوکاری کشت و کاڵی نامێنێ بە دوای after present simple مانەیە کاتە ڕستەکەی کە پێویستە future simple بێ واتە disappear دەبێتە will disappear هەوتەمێن that happens کاتێک ئەوە ڕوودات the rain بارانەکە دەوەستێت the correct tense of the verb stop دەمی ڕاستی کردداری stop بەکاربێنە بە دوای وڵدا present simple هاتووە that happens کاتە ڕستەکەی کە پێویستە future simple بێ واتە پێویستە وڵ زیاد بکەین و stop کە infinitive بنووسینەوە نمونەی هەشتم As they listen carefully کاتێک ئەوان بە وریایی گوێ دەگرن they get information completely زانیاریەکە بە تەواوەتی وەردەگرن بە دوای ئەزدا ڕستێکی present simple مانەیە کاتە ڕستێکی کە پێویستە future simple بێ گەتی دا infinitive وڵی لە پێش زیاد دەکەین دەبێتە will get